یادی 45 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانی حیزبی شەهیدانە. حیزبێک کە هەر لەگەڵ دروستبوونیەوە لە پاڵ گرنجیدان بە خاک و نیشتیمان سەدان و هەزاران قوربانی و شەهیدی لەم پێناوەدا بەخشیوە. بواری وەرزشێکێک بووە لە بوارە سەرەکی و جێبایەخەکان کە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان گرنجێکی زۆری پێداوە. دواترین کاریش کە یەکێتی بۆ گرنجیدان بۆ بواری وەرزش بڕیاری لەبارەوەدا دروستکردنی بۆردێکی وەرزشی تایبەتمەند بوو لە کۆنگرەی چوارەمی ئەو حیزبەدا. ئامانجی ئێمە لەو بۆردەدا ئەوەیە کە هەموو وەردشوانان گەنجان و لاوان لە هەموو ناوچەکان کۆبکەین و لە ژێرچەتی ئەو بۆردەدا و کار دەکەین بۆ خزمەتی وەردشوانان لە هەموو ناوچەکانی کوردستان بەبێ جیاوازی و لە شاری هەولێریشدا ئێمە هەوڵدرین هەم نوێنەرایەتی مەڵبەند دەبێ هەم نوێنەرایەتی خۆشم بەردەوام هەوڵدرین بەشێک لە کارەکانمان لە چالاکیەکانمان لە سنووری پارێزگای هەولێر و هەولێری پایتەخت بێ بۆ ئەوەی خزمەتی وەردشوان و وەردشکاران بکەین لە دەبەری هەولێر و شاری هەولێر و دەوروبەریدا و خۆشبەختانە دەستمان بە کار و چالاکی کردووە گوێ لە هەموو وەردشوانان دەگرین لە زاخۆ بۆ خانەقین بە ناوچەدا بڕاوەکان و ئێمە هەوڵدرین لە ئایندەدا ئەم نەریتی مەکتەبی بوونە لا ببین نەریتێک دەست پێ بکەین کە ئەویش ئەوەیە من خۆم ئامانجم ئەوەیە بەڕاستی لە ڕابردووشدا کردومانەوە لە چەند ڕۆژی ڕابردووشدا کە دەست بەکار بووم ئەوەمان دەست پێ کردووە سەردانی هەموو ناوچەکان دەکەین بە هیوای ئەوەی دوای کۆرۆنا ڤایرۆس و نەمانی مەترسیەکانی کۆرۆنا ڤایرۆس بتوانین لە هەموو ناوچەکانی هەرێم چالاکی و کۆبوونەوەی بەرفراوان بکەین لەگەڵ گەنج و لاوان و وەردشوانان و لە ناویشیاندا لە شاری خۆشەویستی هەولێر بۆی بتوانین لە گرفت و کێشەی لاوان و گەنجان و وەردشوانان تێبگەین و بتوانین بە باشترین شێوە گوێ لە بیر و بۆچوونیان بگرین و ئەو کۆسپانە لا بین کە لە بەردەمیانە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە مێژووی دروستبوونیەوە ڕۆڵ و کاریگەری بەرچاوی لەبەرەو پێشبردننی سێکتەرە جیاجەکانی کۆمەڵگەدا هەبووە. لەو سۆنگەیەشەوە چەندین هەنگاوی گەورەی بۆ بەرەو پێشبردننی بواری وەرزش داوە، چ لە دامەزراندنی یانە وەرشەکان و کردنەوەی خول و پاڵەوانێتی یاخود سەرپەرشتیکردنی چالاکێ وەرشەکان لە هەمان کاتیش هاوکاری و پاڵپشتی وەرزشوانانی کردووە بۆ بەشداریکردنیان لە چالاکێ وەرشەکانی ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستان. هەروەها بواری ڕاگەیاندنی وەرزشیش لە یانەیەکی گرنگ بووە کە یەکێتی دەست پێشخەر بووە لە گرنجیدان بەم بوارەش. وەرزشکارانی ئێمە پێشەنجی پێشمەرگە سەرەتاییەکان بوون و شەهیدەکانیشمان شەهیدی وەرزشی وەکو جەمالی عەلی باپیر لە سولێمانی وەکو شەهید مرسەل لە هەولێر پێشەنجی شەهیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بووینە. وەرزش ئەو خەباتە دوور و درێژەی کردیە کاتی خۆی وەکو پێشمەرگاتی وەکو وەرزشوانیش و ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵسانەوەکی بەخۆوە دیوە پاش ئەو کۆنگرەیە پێم وایە نوێ دەبێتەوە نوێبوونەوەیەکی زۆر جدیش و بۆردێکی وەرزشیشی دانایە ئومێدم زۆر بە بۆردە وەرزشەیە کە بتوانی وەرزش لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێک بخاتەوە و کوردستانیش ئیستیفادە لە بۆردەکەی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان بکە. ئەو جارە بە موئەسەسکردنی وەرزش پەرشوپراوەکەی زەمانی خۆی نامینێ بۆردەکە ڕێکی دەخاتەوە هاوسەرۆکان خۆیان متابعی وەرزش دەکەن و هیوادارم هەموو وەرزشوانان دەورە لەو بۆردە بدەن. 45 ساڵ دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆز بێت لە هەموو دۆست و هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکێتی گرنگێکی زۆری بە وەرزش و وەرشەواندایە و ئەوە تا لە کۆنگرەی چوارەمی ئەمجارەدا بۆردێکی تایبەتی بە بەنای وەرزش دروست کردووە بۆ خزمەتکردنی وەرزشی کوردستان. ئەمەش خۆی لە خۆیدا دیارە یەکێتی بەتەمایەکەوە بوونیەکی باش بۆ وەرزشی کوردستان تەرخام کاتن. بەڵێ من کە ئێستا سکرتێریانی وەرزشی برایەتم لە لایەنی وەرزشی برایەتیم بەڕاستی ئەوەی کە حەزب پاڵپشتی ئەو یانەیە تا ئێستا حکوومەت نەیتوانێت بۆ شێوەیە کەوا پاڵپشتمان بکەوە نزیکەیەوە چەند ساڵێکەوە حکوومەت نەیتوانێت هیچ دارایەک بۆ یانەکان دیاری بکە. ئەوەی کە پاڵپشتی وەرزشە حزبە ئێمە وەکو یانی وەرزشی برایەتی و کە چەندان ساڵە برایکی خۆشەویست هاوکاریمان دەکات و توانیمانە لە هەموو پاڵەوانەتەکە خولەکانی ناوخۆ و عێراق و تا دەرەوەش بەشداری بکەین ئەوەش لەسەر حسابی بودجێکی تایبەتی حزب زۆر سواسیان دەکەین. وەرزشوانانی کوردستان هاوشێوەی چین و توێژەکانی تری کۆمەڵگە یادی 45 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەنەوە. ڕۆڵی ئەو حیزبەش لە گرنجیدان بۆ بواری وەرزش و وەرزشوانان بەرز دەنرخێنن و خۆشیان ئاماژەی پێدەکەن بەو پێیەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە دروشمی نوێ و نوێبوونەوە لە یادکردنەوەی ئەم ساڵەیدا چەندین تەوەر و پرسی تایبەت بە باشکردنی سیستەمی بەڕێوەبردن و بەرەو پێشبردننی ئامانجە سەرچیەکانی کۆمەڵگەی داڕشتووە. لەو ڕوانگەیەشەوە چاوەڕوانی زیاتری لە گرنجیدان بە بواری وەرزش و خولیا و توانە وەرشەکانی وەرزشوانانی لێ دەکرێت. ئومێد ئیبراهیم، گەلی کوردستان، هەولێر.